سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان بیستان زۆر خۆشحاڵم ئەم بەیانیەش لەگەڵ ئێوەم بێگومان ڕۆژەکانمان ڕۆژێکی جوان دەبن بەهۆیکە پێش و هەوایەکی جوان لە کوردستانێکی ئارام هەمومان پێکەوە دەژین و جگە لەوە ڕۆژەکانی من زۆر خۆشتر دەبێت لەبەرەوەیکە ئێوە بینەری لەبەرەوەیکە ئێمە هەوڵی ئەوە دەین کە جوانترین بابەتەکانتان بۆ ئامادە بکەین و هەموو چالاکیەکانی خۆمان کورد دەکەین یا کۆ دەکەین نە کورتەکەین و کۆی ئەەکەینەوە بۆیکە جوانترین بابەتەکان بۆ ئێوە ئامادەکرێت بێگومان ئەمانە هەستێکی خۆش بە ئێمە بەخشێت هیوادارم بە هەمان شێوە ئێوەش هەستێکی خۆشتان بەرامبەر بە بەرنامەکەی ئێمە هەبێتوە ببین کە ئێمە بۆ ئێمە ماندوو دەبین و بابەتەکانمان بەدڵتان بۆیە ئەمڕۆژ با کۆمەڵی بەرگە و بابەتی دیکە ئێمە لەگەڵتانی و ئەو بابەتانی کە ئەمڕۆ بۆتانمان ئامادە کردووە دڵنیام کە بەدڵتانە بێت چونکە هەر لە سەرەتاوە بە کۆمەڵێک بابەت یان ئەو پاکێج و راپۆرتانە دەست پێکەی کە پەیامبەرانمان ئامادەیان کردویان هاوکارانمان ئامادەیان کردووە بە سەرەتاش لە یەکێک لەو بابەتانەوە دەست پێیەکەم کە بابەتی خواردنی بەیانیە و ئەوەی کە حەزی لە خوانی بەیانی بێت یاخود بەرچایی بەیانی بێت ئەو بێگومان سفرەکەی بەتاڵ نییە لە پەنیر جا پەنیرش جۆری زۆر هەیە بە تایبەتی ئەو بەرهەمانێکە بەرهەمی خۆماڵی زۆر گرنگە کە ئێمە هەم لە ڕووی تەندروستیەوە بەکاریان هێنی چۆنڵێن ئەو موادانیتیانەیە کە موادی حافزن بۆیە هەم ئێمە پارێزگاری لە بەرهەمی ناوخۆەکەی پەرەی پێدەین برێوی پێدەین و جگە لەوەیش کەسانێکی دیگە بەم کارە بژێوی ژیانیان بەدەستێنن بۆیە با باس لە خانمانی سنووری گوندەکانی شارباژێر ئەم خانمانە بەیانیان زۆر زوو هەڵەسن و دوای ئەوەی کە بەیانیان زوو هەڵەسن چیەکەن بۆ ئامادەکردنی ئەم پەنیرە پێگومان پێویستەکە دۆشینی ئاژەڵەکانیان یەکێک بێ لە کارە سەرەکیەکان بۆی کە شیرەکە ئامادەکەن ئیدی هەر یەکە و لە ماڵی خۆی شیرە کوڵێنێت دەیکەن بە پەنیر دواتر کە تەواو بوو کڕیارەکانی شار بەسەر گوندەکانە ئاگەڕێن و پەنیرەکان دەکڕن بۆ ئێمەی کە لە شاری دەهێنە سەر سفرەی نانی بەیانیمان و خانمەکان دەڵێن ئەرکیلادێ قورسە و بەڕاستیش ئەرکیلادێ زۆر قورسە بەڵام لەگەڵ دۆخەکە ئەوان ڕاهاتون و ئێستا بۆ ئەوان ئاسایی بۆتەوە دەستەکانیان خۆش بێت و باکچی بزانین چۆنە پەنیرە ئامادە دەکرێت یەکەم زار بێرێ دەکەی دوای بێرەکەی شیرەکەی دێنینەوە لە ماڵە دەی پاڵێوی کە پاڵاوتمان دەدەقات سارەشیشی لێی دەگەڕی دوایی سەر ئاگری دەنی کە سەر ئاگرمانە ئەوە تۆزە تێشی هەڵ دەدەی بە کەوژیر و بە کەوچک ئەنجا دوایی دەکەی نەسەلک ئەوە حەریب نەبێ ئەوە لێ دەکەی ئەنجا لەسەر ئەو سوجەی دای دەنین دەسۆڕێتەوە محمیلمان دیە دوای سعاتێشکە دێتە ناو گوندەکەی لە ناو گوندەکەی ماڵ بە ماڵ دەچە دەیبا بۆ سلێمانی دەیکڕێ دەیفرۆشین بە 3000 بە سوارێ ئەویش بە ڕۆژە ئەگە پەنیر کەم و دەچێتە سواری دوونی وە سێە سێونی وە ئەوە دەیفرۆشین 50 سەر بزنە دوای وەی کە کرمان بە پەنیر دیسان وەختی کاران دیە کاران حاوێت دەکەین لە داشیان زیان دەکەینەوە کە جیامان کردەوە سحات سوا دەڕاتەوە بۆ شێوی کارەکەش و مەڕەکەش دوایی نانی کە حازر دەکەین بۆ ئێوارێ ئاچی لادەی گرانە بەڵێ ئەویش ئەو پەنیرە سەلکە کوردەواری خۆمان کار دەچین بۆ شوێنانێک سەرڵین پەنیری کوردیتان هەیە بەڕاستی پەنیری کوردی کە پرسیارەکەڵی پەنیر کوردێت هەیە من بۆ خۆم ئاوهام کە خواردنێکی بەیانیان بیکڕم پرسیاری پەنیری کوردیەکەم یەکسەر
دڵخۆشیەکەم بۆ دروست دەبێت کە پەنیری کوردی لەسەر خوانەکەی من هەیە. جا لە بابەتی خواردنی بەیانیانەوە ئەوە شتی خۆماڵی خۆمان دەرەچم هەر لە ناو کوردستان ئەمێنمەوە بەس بە باسی ڕۆشنبیری یاخود باسی ئەدەبی و کولتوری هەر لە شارەکانی کوردستان ئەویش سنە و سلێمانی باسێک لە سنە و سلێمانی دەکەین کە ئەبنە دەستە خوشک بەیەکەوە. حشمەتوڵا سەیدی سەرۆکی شارەوانی سنە ڕاگەاندووە بامانجی پێشخستن وە پتەوکردنی پەیوەندی فەرهەنگی و ئابووری کۆمەڵایەتی وەک گەشتیاریش بێگومان پێشنیاز بووە کە سلێمانی و سنە ببنە دەستە خوشک لەلایەن ئەنجومەنی شارەکە بە دەستە خوشکێک پەسەند کراون. ئاماژەی بۆش کردووە پەیمانی دەستە خوشکبوونی سنە و سلێمانی پەیوەندی بە تایبەتمەندی هاوبەش و هاوشێوەیی لە نێوان ئەو دوو شارەدایە. یەکێکیش لە تایبەتمەندیەکان دیاریکردنی سنە وەک شاری داهێنەری میوزیک و سلێمانیش وەک داهێنەری ئەدەبە واتە میوزیک و ئەدەب وای کردوان دوو شارە ببنە دەستە خوشکێک. سەرۆکی شارەوانی سنەش جەختی کردوتەوە لەمەدا پەیوەندیە کۆمەڵایەتی و فەرهەنگیەکان لە نێوان سنە و سلێمانی ئەچنە قۆناغی نوێ و بەهێزتر دەکرێت. ئەو پەیوەندیە هەرچەند خۆی پێشترش بەهێز بووە بەڵام ئێستا دوو خاڵ کە هەردووکیان لە یەک زۆر زیاتر نزیکەکاتەوەش میوزیک و ئەدەبە وای کردووە کە سنە و سلێمانی هەردووکیان ببنە دەستە خوشکی یەک و لەو شارانە بن کە لە کوردستان ناوبانگێکی تایبەتیان هەیە بێگومان هەردووکیان گرنگی تایبەتی خۆیانیان هەیە بۆی کە زیاتریش دەرکەون ئەوە ئەم تایبەتمەندیە زیاتر وایە دەکات کە ناوبانگێکی زیاترانی هەبێت چ لە ڕووی میوزیک چ لە ڕووی ئەدەب. هەر لەسەر بابەتی ئەتوان بڵێم ئەدەب و ڕۆشنبیری و ئەوانە دوور ناکەومە بەڵام بە شێوازێکی تر باس لە ڕۆشنبیریەکەکەین ڕۆشنبیری میوزیکی یاخود ڕۆشنبیری بەگشتی بە تایبەت باسی میوزیکەکەین و دەمانوێت باس لە گرنگیدان بە کولتوری میوزیک بکەین. بۆیە ئێمە کە باسی شاری سنە دەکەین دەڵێین شارێکە کە بە شاری میوزیک دەناسرێت ڕۆشنبیری میوزیکی دەناسرێت بۆیە هەر لەسەرم بابەتە تۆ زەگەمێنینەوە بەڵام بە شێوازێکی جیاتر باسی میوزیکەکەین ئەوش میوزیکی سەر شەقامە زۆرجار لە کوچە و خیابانەکان یاخود کوچە و شەقامەکانی سلێمانی یان شارەکانی ڕۆژهەڵات کە تێئەپەڕین لە باکووریش زیاتر دەبینین کە لەسەر شەقامەکان هونەرمەندان ئەوە دیواری هۆڵەکانیان یاخود ئەو دیوار چەقبەستوی هۆڵەکانیان شکاندووە هاتونتە سەر شەقامەکان و لەوێ ڕاستەوخۆ لەگەڵ بیسەرانیانن لەگەڵ بینەرانیانن بۆ ئێمەمانوێت ئەمڕۆ زۆر کەمێ زیاتر باس لەو بابەتە بکەین. میوانمان ئیبراهیم میلان میوزیسیانە کە لە ستۆدیۆ لەگەڵمانە بەخێر هاتی کاک ئیبراهیم سەرسەر و سەرچاوانمان. جا کاک ئیبراهیم خەڵکی ورومەیە من بە سۆرانی و تۆش بە کرمانجی قساکەی جا تا ئەو شوێنی من پێم بکرێت وشەی کرمانجیم پێ بێتەوە لەگەڵ تا قسەی پێکەم هەرچەند من زۆر کرمانجەکەم باش نییە بەڵام هەڵی ئەوە ئەدەم کە لێم تێ بکەیت. کاکە ئیبراهیم میوزیکی سەرشەقام سەکە باسم لێوە کرد ئەوەیە کە هونەرمەندان دیواری هۆڵەکان ئەشکێنن و بەرەو ناو خەڵکەڕۆن جا ئەم کولتوری میوزیکی سەرشەقام چەندێکە هەیە چۆنە هەیە و چۆن بۆ کە هونەرمەندان ئاوایسە لەسەر شەقامەکان میوزیک دەژانن. موزیک لەسەر شەقام پێویستە بۆ هەموو باژاری بۆ هەموو ملەتێکی ئەف کولتۆرە ئەو موزیکە موزیک لەسەر شەقام لەمێژ بە لە دنیا هەیە لە هەموو باژار و لە هەموو وڵاتێک هەیە من دەست پێکێ کو باسە ژیانامە چێبوو لەسەر موزیکێ لەسەر شەقام چێبوو بۆ موزیکێ بەو شێوە تۆ چۆن ئەوە دەست پێکرد سەرەتا هەر لە میوزیکی سەر شەقام دەستت پێکرد؟ نا هیچێ نەبوو کە ئەس موزیک لەسەر شەقام داوام بکەم بەری هەر تشتیمە ئەڵبومێک دەست پێ کرد چێ کرد دوای شێعر و مەلۆدیم زۆر هەبوو دوای بکارانین و زۆر کێم بوو لە ناو باژارێمدا لێمە ئەفکار لە
باژاری خۆ دەست پێ کرد و ویست لێنا. پەرەی پێ بدەی زیاتر ڕاست تا چەندێک لەلایەن خەڵکەوە ئیستقبالی لێکرێت چۆنەڵێ خەڵک قوبوڵی ئەوواکات یان پێی خۆشە یان بەرەو پیری ئەو میوزیک ژەنان ئاچێت کە میوزیک دەژەن لەسەر شەقامەکان چۆنی بینیت موزیک لەسەر شەقام ئەستێکی جودا هەیە ینی چاوبێژم دڵخۆشی دەدە بۆ هەموو جەماعەتێ بۆ ملت کەفخۆشیەکە و ئەوێ لەسەر شەقام ببینی عزمەتێک خۆشە هەستێکی خۆشە جا من ئێستا حەزەکەم پارچەی میوزیکت لێ ببیستم و هەروەها بۆ بینەرانیش جا دوای باسی وەکەیم بزانین لەسەر شەقام کە میوزیک دەژەنن هەستی تۆ چییە بۆ خەڵک ئەوە دواتر وەڵامم بدەرەوە و ئێستا مێ بزانم چ پارچە میوزیکێکت ئامادە کردووە هەستی من بۆ جەماعەت بەس خۆشیەک و خۆشی دلێواندا هەر هەبی و هەر بە خۆشی بژین باش فەرموو دلال تشبیلا گندالو دلال تشبیلا گندا دلال تشبیلا گندالو دلال تشبیلا گندا سلاح رشتم اللالو سلاح رشتم الله دلاله 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 دلالامن حیرانا و فکری بم لو قربانا و فکری بم کردستان اشت دلالو کردستان دین دلا دلاله دلاله دلالامه دلاله دلاله دلالامه پارچە موزیکە تایبەت بۆ بینەری مەڕۆژ باش کوردستان دەستەکانت خۆش بێت کاک ئیبراهیم ئێوە ئەوانەی کە کاری میوزیکەکان بێگومان هەر کامێکیان بۆ خۆیان بە تەنیا ئەتوانن گروهێک بن هەر خۆت بە تەنیاوتە گروهێکی هەم میوزیک دەژەنی هەم گۆرانیش دەڵێ ئەو کاتێککە لەسەر شەقام بن ئاسانترە بۆ ئێوە کە بە یەکۆ گروه بنیان بە تەنیا بن بە گروپ باشترە گروه باشترێکە چێژێکی تایبەتیش بەێ چێژێکی تایبەت ینی بە دەستێک چەپک نایت وایە خۆشترێنی چەندین دەستا چەپک خۆشترە بەێ بێژم لە کوردستانی ئەو کار بەس ئەس دکم کەسێک دیژنینە حەز دکم دیسانش هەبە هەستێک خۆشە بۆ هەموو ملەتی بۆ هەموو باژێری واتە جەنابەت لە کوردستان لێرە خەڵکی ترت لەگەڵا هەیە کاری گروپ بکەیت لەسەر شەقام و میوزیک بژەنی یا هەر خۆت بەتەنیای هەر خۆم بەتەنیام هەر خۆت بەتەنیا تا ئێستا هەوڵی ئەوە نەداوە یان کەس نهاتووە کە میوزیکت ژەنی و بێت جوین بێ لەگەڵ تا هیچ کەس ناوەت پەر حەز دکم و هەبەت و زۆرتر بژی لە شارەکان کامیەک لە شارەکانی کوردستان زیاتر میوزیک ژەنیوە من لە تاران دەست بە ئەو شۆلە کرد لەوێ تاران دەست تاران من دەست بە ئەو شۆلە کرد لە کوردستان ئێستا باژار هەولێرە زۆرتر خۆی لە تاران لە شارەکانی ڕۆژهەڵاتیش ئەتوانین بڵین تا ڕادەیەک ئەوە لە لای خەڵک جێبۆتەوە لە ناو شەقامەکانە میوزیکی سەر شەقام هەیە و خەڵک پێشوازی لێ ئەکات چۆن بینیت ئەو پێشوازیکردنەکە لەسەر شەقام تۆ میوزیکە ژەنی چۆن ئەبینیت پێشوازیکردنەکە چۆنە باشە خەڵک ئەوەستێ بە دیارتەوە گوێت لێ ئەگرێت یان هەر تێ ئەپڕن ئابرێکن دێن و خەڵق تێ جۆش دەگرێت دەست لێدا زۆرتر بینەرێمە هەبوونەک و ئەتا ڕەخشکردنە بە دەستگا خۆ گەلک دلێمە خۆشکردنە دەلێ جەماعەتی خۆشکردنە ڤیدیۆ دەگرن و یارمەتی دکەن و دەستێوان ژنێشی بەدڵی ئەوان میوزیک دەژەنی یان خۆت پارچە میوزیکەکانت دانا و یەک لە دوای هەیە پارچە موزیکان بە دلێ خۆ دەست پێ دکەم و دووە ئەگەر کەسێک گۆرانیەک هەستکە و بێژە ئەس بۆ دەبێژم زیاترینی ئەو پارچە میوزیکەی کە لەسەر شەقام ئەیژەنی چییە کامەیە کام گۆرانیە قەرینەکی ژوێدا دهات دەنگی یاری بوو ئەسریژی چاوی من دهات بینە بارەم بوو قەرینەکی ژوێدا دهات
دنگی یاری بو اسیریج چاوی من دهات بینا بارم بو قرین دی کردن آلیا اخوالاتمه قرین دی کردن آلیا اخوالاتمه یاری 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 sevramın yari 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 dilimin yari 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 eşkımın yari 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 dilimin yari parça müzika ji bo min zor taybet û zor bikar dînim دەستەکانت خۆش بێت شتێکی تایبەت و خصوصی نییە پرسیار بکەم بۆچی ئەوە بۆ لە لای تۆ تایبەتەوە پارچە میزەکە چیت بەبیر دێنێتەوە چی شتێک هەیە کە وای کردو تایبەت بێ و دەما مافستران بهیست ئەس پێ گریام هەنی گریش چاوێ مینە ji ber wê تۆ هەستێکی ناخۆشت هەیە پێی بەڵام ئەس ئەتەوێ بیگۆڕی بۆ هەستێکی خۆش و بۆ بیسەر و بینەرت کە ئەیبینە دەستەکانت خۆش بێت لە ئامێرە میوزیکەکان چ شتێکی دیکە لە جاتی یان جگە لە گیتار ئەتوانی بەکاربێنیت بە کاتێکە میوزیک دەژەنی لە ئامێرە موزیکێ بەس گیتار بەس گیتار هاوڕێتیت لەگەڵ گیتارە هەیە چەند ساڵەوە هاوڕێن 1 ساڵە 1 ساڵە ماوەی پێشتر هیچ ئامریکی ترت نەدەژەنی هیچ بەس من دوو هەواڵ هەبوون ئەس گەلوان لەسەر شەقام ببووم دوو هەواڵێ me ku li min dûr bûn ez hatime Kulistanê me bi xwe gîtar fêr bûme dî min dest bi ew karê kiriye لەشت ساڵێ و هیوادارم هەر بەردەوام بی وتت پێشتر ئەلبووکارێکی ئەلبومێکت کردووە ئەو تراکانی کە بۆ ئەلبومەکەت وتوتە هەرو تراکانش لەسەر شەقام ئەڵێیت بەڵێ زۆر زۆر بەیان کام یەک لەو تراکانت زۆر پێ شیرینە لەلات و کامێک لەو تراکانش زیاترە ژەنیت لە یەکەم تراکی منە بناوێ هەواڵێ من گەر هەواڵێ من دەنگی ئەواز و سەبرێ وەرە دیتنا تەتگەرم لێ غوربەتێ کەسێک سەبەب ئەلێ دلم نزانە ڕۆژەم گیری دلم پیرا حەیرانە مەست و مەجنون بێزار لەوان ئینسانان gelek dile girtiyeli insanlar Nemayeli canı civan tünişa Pirim pire canı civandan geçiyor دستم آخینم دجوار هف چند جاره گوش دل من بدنگی و عربونا جا من دستم آخینم دجوار هف چند جاره گوش دل من بدنگی و عربونا جا دست خوش همو میزیکانی که کاگبراهیم دیاژنی ئارامە ئارامە خۆت حەزت لە ستایلی ئارامە لە ستایلی ئارامە زیاتر و بۆ ئەو میوزیکانی کە لەسەر شەقام دەیانژەنی ستایلێکت پێ باشە کاتێک چ شتێک دەژەنی کە هەستەکەی زیاتر لە پێشتر قەرەباڵغ بوو شلۆختر بوو چواردەوە بێت کامیە سترانێ شاد و زیاتر خەڵک دێت و ئەو کاتانەی کە میوزیک دەژەنی لەسەر شەقام هەوڵە دەیت لە یەک شوێن بیت یان هەر هەمان ڕۆژ لە چەند شوێنێکی باژێرەکە تۆ لە هەموو باژارێ بێژی باشترە و جەماعەت هەموو دنیا بزانن هەموو لێ زیاترم لە شوێنێک دەمینە زۆر باش هەر لە هەولێریت
مثل هەولێرە نەچیتە بۆ سلێمانی بەس دهۆک و هەولێر دهۆک و هەولێر ئەوە تا ئێستا بینیت لە راپۆرتەکەمان سلێمانی شەبێتە دەستە خوشکی سنە دیار شوێنێکی باڵێن بۆ ئەو بابەتانە وەکو هەولێرە و تاقیب کەرە بزانە لە سلێمانی چۆنە بێت بە تایبەتی لە شەقامی سالم ئەوێ شوێنێکی زۆر ئەوەیە باش ئەو پێشنیارێکیشم پێدای کاگەبرای چاوەکەم کاگبراین با بزانم جگە لە کوردی بە چ زمانێکی تریش ئەتوانیت بە تورکی و فارسی بە تورکی و فارسی جا من هەردووکیشیم لێتەوێ هەردووکی جارێ بە تورکی جارێ بە فارسی چیت ئامادە کردەوە بۆمە بەس زۆر میوزیکەکانت کورتە ئێمە زیاتر ئەنیە من چاوەڕوانەکەم نێت تەواوە بێت نابات تەواوە بێت تو زیاتر کورد بێژم کۆ ئێمە چاوەڕوانین و حەزمانە کرد کە گوێ بیسوین هەن ئێمە هەمیش بینەرانمە باشە ئێستا دەست پێ بکەن دەست دەبێزم و کوردی تورکی فارسی وقتی چەوان چاوین خمار دەدین گیرین گەنج و کاڵ ئەمان 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 ئەی زاڵمێ تەمرێم خوار چاوین دەشبرین قەلەم کەنیا شیرین سوورەتە بخال ئەی زاڵما هەولێری نەهێلامان بحالی کچی جانی سفر نادم تب حمیدی ای نادم کچی جانی ده دور تب گرم گلاله دیار بکر یالنا ولی دیار بکر یالنا دیار بکر یالنا ولی دیار بکر یالنا düştüm durdum toruna veli düştüm durdum toruna bu sevdalar boşuna le bu sevdalar boşuna delalim delalim delalamet bu sevdalar boşuna le bu sevdalar boşuna delalim delalim delalamet min diyaril min dure bejnu valazra من دياري المندورة بجنوب الأزرع ودور دوارة جنوب الأزرع ودور دوارة دەستت خۆش بێ با من یەک پرسیارێکت لێ بکەم کەمە ئیسراحەتت بدەمێم شوێنەکەمان گەرمە بێگومان دەرەوە کەشوایەکی گەرمی هەیە و بۆ یەکێکیش کە لە هەمان کاتە بژەنێت و گۆرانیش بڵێت تەزە گەرمترە بێ گەرمترە بێت جا ئەبێت میوزیکی سەرشەقامەژیان بێت تەحامولی ئەوانەش بکەیت لە شوێنێکە ئاوەستیوە نیە باشە لە خانەوادەتان کەس هەیە کە حەزە و میوزیک بێت یان نا هەر خۆت باپیرت دەنگی خۆش بووە دەنگیش خۆش بووە و ئامیریشیان ژەنیوە یان هەر بەس دەنگی خۆش بووە دەنگ بێژی زۆر زیاتر کەس هەیە چاو لە تۆ بکات لە زار و کامسان برایە خوشکە کەسێک فێرت کرده بێت لە عایلی خۆت ناڵەز بخۆ فێر بمە موزیکە يعني حەزش ناکی حەزەکەی کەسی تر فێر ببێت و وەکو تۆ ئەم هونەرە حەز دەکەی زۆر باش جا ببینە سەر سترانێکی تر سترانێک دەستە چیت بۆ ئامادە ئەوجار فارسی ئەوجار فارسی وقتی که ظلمت میکشه رو صورت خورشید نقاب پلکاتو روی هم بذار دنیای من آروم بخواب فردا
بود خورشیدکم آزاد به تا شب میگذره غمگین نباش دنیای من آرومه تا لای 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 را بینر زۆر ببورن گەلە گەرمە نانا ئاساییە بینەرانشمان بەحەس بکەن کە ئێمەها لە ناو گەرمانی نەزانن ترێمە لە ناو گەرمانی دەستەکانت خۆش بێ ئیبراهیم میلان ئەم بەیانێ لەگەڵمان بووی چەند پارچە میوزیکێکی جوانت بۆ ژەنین زۆر سپاس هیوادارین لە هونەرەکەت و لەم کارێکە دەیکەی سەرکەوتوو بی لە شوێنی بەرزتر باشتر و زۆر شایستەتریش بتبینی دەستەکان خۆش بێ، زۆر سپاس لە بۆ بینەرێ ڕۆژ باش کوردستان و کوردستان بەڵێ هەر لەسەر ئەم بابەتەمان بەس بە شێوەیەکی پاکێج یاخود بابەت ئەمێنینەوە ئەویش هەر باسکردنە لە میوزیکی سەرشەقام بەڵام بە شێوەیەک ئەو کاتێک کە کۆرۆنا باڵی کێشا یاخود کۆرۆنا هێرشی کردە سەرمان ئەوە هونەرمەندانێکێک بوون لەوانەیە کە ئەوانەی کە بە تایبەتی کاری میوزیکی سەرشەقامیانە کرد کارەکانیان لە دەستا بەڵام لێرە باسی شێوازێکی ترێکە کە لە دەرەوە یەکێک لە کولتورە باوەکانی ئەوروپایە ژەنین و وێنەکێشان و چالاکی هونەریەکان لەسەر شەقامەکان بە تایبەتی لە کاتی بوونی کێشەیەکی خۆش و نەبوونی سەرما و سۆڵدا پامنێرمان لە مەدریدەوە هەوڵی داوە ئەم بابەتەمان بۆ ئامادەکرێت کە هونەری ژەنینی میوزیکی سەرشەقام و هەستی ئەو کەسانەشی تایەکە خۆشحاڵن بۆ میوزیک ژەنانە کە گوێبیستیان دەبن و ئەوە میوزیکەکانیان بۆ ئامادەکراوانیش گوێبیستی دەبن و خەڵکێکی ڕێبوار بەسەر شەقامەکان بابینن. من زۆر دێمە ئێرە ئەم شوێنە لە مەدرید زۆر خۆشە و حەزی پێ دەکەم ئەو هونەرمەندە زۆربەی کات لێرەیە بە پەنجەکانی ئەو ئەرپە دەژەنێت ئەو میلۆدی یان میوزیکی فیلمەکان دەژەنێت پێش ئێستا میوزیکی ئاسایی دەژەنی بەڵام ماوەیەکە هەمیشە میوزیکی فیلمەکان دەژەنێت بە لایف بۆیە زۆرم پێخۆشە و هەر کاتێک ناڕەحەت بم دێمە ئێرە و گوێیان لێ دەگرم کاتێکی خۆش لەگەڵ ئەو ئاسمانە جوانەی مەدرید کاتێکی خۆش و ئارام لێرە بەسەر دەبم. Y nada, simplemente vengo a escuchar y... بەڕاستی زۆر دڵخۆشم کە لە مەدرید میوزیک ژەنەکان نمایشی خۆیانەکەن چونکە ئەوان پیشەی خۆیان بە جوانیەکەن منیش زۆر چێژیان لێوەرەگرم ئێمە هاتوینە ئێرە پیاسەیە بکەین ئەومان لێرە بینی لێرە دانیشتین گوێمان لە ئاوازەکان یەگرت من زیاتر ئەو مۆسیقیانە حەز پێەکەم کە هی ئێستان زۆر بەهێز نەبن ئەوانە بۆ گوێگرتن خۆشن و ئارام بەخشن لام. بەڕاستی من زۆر حەز بە مۆسیقای سەرشەقام دەکەم بە تایبەتی دوا پارچەکە دەیژەنی دڵم زۆر پێی خۆش بوو ئەو موزیکانەی دەیژەنی زیاتر کلاسیکی ئاودی و دواتر خۆخۆتر نۆز بوون لەم جێگایە خۆشە گوێگرتن لە میوزیک. بەڵێ ئێستاش لە کەش و هەوای میوزیکیەوە دەرتانەکەم بەرەو کەش و هەوایەکی سروشتی بتان بەم بزانین ڕەوشی کەش و هەوا لە سروشدا ئەم ڕۆژە
یاخود ئەمڕۆ بە چ شێوەیەک ئەبێت لە شار و شارچکەکانی کوردستان پێکەوە بینێرێت. بەڵێ هەروەک بینیتان کە میوانەکەشمان لێرە گەرما بوو و ناو ستۆدیۆش گەرمە پلەکانی گەرماشمان بینی کە وردە وردە خەریکە بەرەو سەرەوە ئەچێت و وردە وردە دەزانین کە لە کوردستان هاوینێکی گەرممان هەیە هەر چوار وەرزەکەمان هەیە و ئەم ساڵیش بارانێکی زۆر کەم باریاتوانی بڵێ وشکە ساڵی بوو بۆ هیوایی کە ساڵێکی وشکە ساڵی نەبێت و چارەسەر بکرێت ئەو کێشە و باران ئینشاءڵڵا بارانێکی باش ببارەتەر چەند کاتەکەی ئێستا زۆر کاتێکی باشیش نییە ئیتر بەڵام دەبیدین هەرچەند دوێنێ شەپۆلێکی بارانبارین پێشبینی دەکرێت نەک دوێنێ پێشبینی دەکرێت شەپۆلێکی بارانبارین هەبێت و هیوادارین کە ئەو ئەبڕە بارانە باشە ببارێت و ئەم کەش و هەوا وشکە ئینشاءڵڵا باشتر ببێت باش. هەمیشە باس لە عێراق دەکرێت کە لە ریزبەندەکانە لە پلەی کۆتاییەکانە لە شتە باشەکان بەڵام لەوانی کە ئەتوانین بڵین باشنی ناباشن خراپن عێراق لە سەرەتاکانە دایمە لێرە بابەتەکە جیاوازترە بابەتێکتان بواسەکەم کە جیاوازترە عێراق لە ریزبەندی 115مین وڵاتانی دەوڵەمەندی جیهاندایە کە لە چاو خۆی ڕژێکی باشە لە چاو وڵاتە دەوڵەمەندەکانی دیکەش بەراورد بە ساڵی ڕابردوو 32 پلە پاشەکشەی کردووە خراپتر بۆت و گۆڤاری گلۆبال فاینانس بڵاوی کردوەوە لە کۆی 194 دەوڵەتی جیهان بۆ ئەم ساڵ عێراق لە ڕیزبەندی 115مین دەوڵەمەندترین وڵاتانی جیهاندایە و دیسان و عێراق واتە ڕەوشەکەی بەرەو خراپی ڕۆشتۆ لە ڕیزبەندەکانە و بەرەو خاڵە چۆنەڵی یاخود بە پلەک خوارەکان دێت ئەوەش لە ڕووی پشکی گشتی تاک لە بەرهەمی ناوخۆی بە پێی هێزی کڕین کە لە عێراق $10 ڕوونیش کراوەتەوە ئەوەش لە کاتێکدا لە ساڵی 2020دا لە پلەی 38دا بووە واتە
32 پلە پاشەکشەی کردووە لە پلەی 83دا بووە واتە 32 پلە پاشەکشەی کردووە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبیش قەتەر لە پلەی یەکەم دێت و لە جیهانیشدا لە پلەی چوارەمە بە دوایدا وڵاتەکانی ئیمارات، بەحرین، سعودیا، کوێیت، مصر، لوبنان و جەزایر و تونسیش دێن عێراقیش لە پلەی 12میندایە هەرچی لەسەر ئاستی جیهانیشە لوکسمبۆرگ دەوڵەمەندترین وڵاتی جیهانە دواتر سنگافورە، ئێرلەندا، قەتەر، سویسرا، نەرویج و ئەمریکا و برۆنای و هۆنگ کۆنگ و دانیمارکیش لە پلەی دەیەم دەبینێت. باسی دەوڵەمەندی عێراقمان کرد باسی درا و پارە دەوڵەمەندی لە نەوت لەو شتانە بابینە سەر بەهای دراوەکان وا بزانین بەهای دراوە بیانیەکان چۆنە نرخی زێر بە شێوەیەکە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. دوای داخستنی زۆرێک لە مۆزەخانە و کۆشکە بەناوبانگەکان لە زۆرینەی وڵاتانی جیهان بە هۆکاری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ماوەیەکی زۆر ئەوە بوو کە جارێکی دیکە هەوڵی کردنەوەکان دەدرێت تا پێشوازی لە سەردانکەران بکەن و ئامادەکاری بۆ کرانەوەیان بکەن یەکێک لەو شوێنە گرنگانش ئامادەکاری کۆتایی بۆ دەکرێت بۆ پێشکردنەوەی یاخودکردنەوەی گەورەترین مۆزەخانە بەناوبانگەکەی کۆشکی ڤێرسایە لە فەڕەنسا. کاری پاکردنەوە و نوێژەنکردنەوەی کۆشکە گەورەکەی ڤێرسای فەڕەنسا هەنگاو بە هەنگاو کارکردن لە دیپۆل و تامین پیکەرەکانەوە دەستی پێکردووە کە بە شێوازی پرۆفشناڵانە کەسانی شارەزاکاری تێدا دەکەن تا بتوانن ئامادەکاری کۆتایی پێشکردنەوەی گەورە بکەن. ئەمڕۆ هەستێکی خۆشە بۆ هەموو کەسێک لە فەڕەنسا چونکە هەست بەوە دەکەینەوە کە ئەم شوێنە جارێکی دیکە بەیادمان دەهێنێتەوە لویسی چواردە ئەم شوێنەی بۆ جیهان و بۆ ئەوروپا بنیاتنەوە ئەوەی ئێمە پێشبینی دەکەینەوەیە جارێکی دیکە هەموو ڕوودەکانە ئێرە بە تایبەتی فەڕەنسیەکان لێرە دەست پێ دەکەنەوە دێنەوە بۆ ڤێرسای. کۆشکی ڤێرسای بۆ ماوەی 6 مانگ بە داخراوی مایەوە بەڵام بۆکردنەوەی پێویستی بە ئامادەکاری و پاکردنەوە و ڕێخستنی هەیە تا لە ماوەی 2 ڕۆژدا جارێکی تر هاوڵاتیان و گەشتیاران سەردانی بکەنەوە ئەوەش بەکارێکی قورس دادەنرێت جگەر لە گرتنەبەری ڕێکاری تایبەتی تەندروستی و پابەندی بۆ ڕێزگرتن لە کۆشکەکە وەک هەموو دامەزراوە ڕۆشنبیریەکانی تر و ئەو پێوانانەی کە ڕێگە بە سەردانی کاران دەدات ئەو کلتورە بپارێزن. ئێمە دڵخۆشین بە هەڵواسینەوەی تابلۆکان بە خۆمان دەڵێن مانای وایە دۆخەکە ئاسایی دەبێتەوە لە ماوەیەکی زۆر نزیکدا دەیکەینەوە چونکە لە تەمەنی ئەم شوێنەدا نەبووە بۆ ماوەی 6 مانگ بە داخرایی بمێنێتەوە. کۆشکی ڤێرسای کۆمەڵە کۆشکێکە لە شاری ڤێرسای لە نزیک پاریسی پایتەختی فەڕەنسا کە وەک گەورەترین کۆشکی شاهانەی جیهان دەناسێنرێت. پەیمانی ڤێرسای کە یەکێکە لە گرنگترین پەیمانەکانی مێژووی جیهان لەم کۆشکەدا بەسراوە. بەڵێ هەر لە باسی مۆزەخانەکان یاخود مۆزەخانەیەکی گرنگە مێنمەوە لە مۆزەخانەی گروینی پاریس کە تایبەتە بە نمایشکردنی پەیکەری سەرکردە بەناوبانگەکانی جیهان و پەیکەری جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە جیاتی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا نمایش کرد. کلاوس ڤێت پەیکەرتاشێکی بەناوبانگی فەڕەنسایە بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش پەیکەری زۆرینەی سەرکردە و کەسایەتیەکانی جیهانی دروست کردووە و لە دوایین کاریشیدا
پەیکەری جۆ بایدنی دروست کردووە. لە پاڵ پەیکەری باراک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکا و ئێمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە مۆزەخانەی گروینی پاریس دایناوە. Pour lui donner du caractère, j'ai choisi le sourire parce que c'est پەیکەری جۆ بایدن بەدەم بە خەندەوە دروست دەکرد چونکە زۆر جا بایدن بەدەم خەندەوە دەردەکەوت بەو شێوازە بەهێز و سەرنجڕاکێش دەردەکرد. بەرپرسانی مۆزەخانەکە دەڵێن پەیکەری ترامپ لە مۆزەخانەکەدا لادراوە بەم زوانە بۆ کۆگایەکی باکووری پاریس دەگوازرێتەوە. پەیکەری جۆ بایدن لە شوێنی پەیکەری دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە مۆزەخانەکەی پاریس جێگیر کراوە. ئێمە ناچار بوون کە پەیکەری ترم لە مۆزەخانەکەمان لا بدەین چونکە کەسایەتێکی باش نێت لای خەڵک. هەر بۆیەش پەیکەرەکەمان دەبینە کۆگا و خۆشیش دەبین ئەگەر ترم پەیوەندیمان پێ بکات و پەیکەرەکەی بۆ خۆی بباتەوە. لە مۆزەخانەی گەروینی پاریس پەیکەری زۆربەی سەرکردە بەناوبانگەکانی فەڕەنسا و ئەمریکا دروستکراوە دانراوە. ساڵانە خەڵکێکی زۆر سەردانی دەکەن بۆ وێنەگرتن لەگەڵ پەیکەری سەرکردەکان. پەیکەری جۆ بایدنیش نوێترین پەیکەری مۆزەخانەکەیە کە سەرنجی سەردانیکەرانی بۆ خۆی ڕاکێشاوە. دەناوفەرێقی کوردستان 24. دەچینە نیویۆرک. باس لە نیویۆرکەکەین لە سەر دەمامک کە بەستنی دەمامک لە نیویۆرک کۆتایی دێت. حاکمی ویلایەتی نیویۆرک بڕیاریدا هەر کەسێک ڤاکسینی دژی کۆرۆنای بەکارهێناوە پێویست ناکات لەمەوە دەمامک ببەستێت و پابند بێت بە ڕەچاوکردنی دووری نێوانی لەگەڵ کەسانی دیکەوە. هەروەها داوای لەو کەسانە کردووە کە ڤاکسینیان وەرنەگرتووە و بەرگریان لاوازە خۆیان لا قەرباڵخی بپارێزن و دوورکەونەوە تاو کاتەی ڤاکسین وەردەگرن. دەشڵێت دەرگاکان دەکەینەوە و دەگەڕێینەوە بۆ ژیانی ئاسایی ڕۆژانەمان. هاوکات لە یەکێک لە پێشەنگایەکانی بازرگانی لە نیویۆرک مەرجی بەستری دەمامک بۆ بەشداری لە پێشەنگاکە هەڵۆشێنراوەتەوە. بەڵێ هیوایەکە هەموو جیهان دەرگاکانی بکاتەوە و ئیتر بەستنی دەمامک نەمێنێت و ژیان ئاسایی ببێت. کۆریای باکوور بۆ یەکردنی قژ قەدەغە دەکات. کیم جۆنگ ئۆن سەرکردەی باڵای کۆریای باکوور کە هەندێک بڕیاری زۆر تایبەت دەدات ژمارەیەک بڕیاری نوێی دەرکردووە. بە پێی بڕیارەکانیش لەمەوە بۆ یەکردنی قژ و لەبەرکردنی پانتۆڵی جینسی تەسک لە وڵاتە قەدەغەیە. کیم بۆ یاخکردنی قژ و لەبەرکردنی پانتۆڵی تەسکی بە داگیرکاری شێوازی ژیانی سەرمایەداری وەسف کردووە. کیم جۆن ئۆن داوای کردووە هەر کەسێک قژی بۆیە بکات یان پانتۆڵی تەسک لەبەر بکات ڕەوانەی کەمپەکانی کارکردن بکرێت. باسی خواردنێک دەکەم. چپس یەکێکە لەو خواردنانەی کە بەردەوام لەلایەن منداڵانەوە داواکاری لەسەرە. زۆر جایش پێیان دەڵێن کە خراپ و نابێ بیخۆن. لە هەمان کاتدا زیانی بۆ تەندروستی هەیە و منداڵان لە خواردنی بەسوود دوور دەخاتەوەتەوە نێ خواردنە چپسەکان دەخۆن، خواردنە ئاساییەکان و خواردنی ڕۆژانە ناخۆن. بە گوێرەی نوێترین توێژینەوە لەسەر زیانەکانی چپس بۆ منداڵان بەم شێوە زیانەکان خراونەتە ڕوو. ئێستا ئەوەی کە دایکە و منداڵەکەی چپس دەخوات ئەڵێ گوێ بگرە بزانە چەند خراپە. ئێمەش دەیڵێن کە چپس ڕێژەی چۆری لە خوێن بەرز دەکاتەوە. بەشێک لەو ڕۆنانەی کە لە دروستکردنی چپس بەکاردن دەبنە هۆی شێرپەنجە. ئەو بۆن و ڕەنگانەی لە چپس بەکاردەهێنرن زیان بەخشن. مادەکانی ناو چپس توانای هەرسکردنی گەدە سنووردار دەکەن. زۆر خواردنی چپس دەبێتە هۆی توشبوون بە قەبزی. ئەمانە کۆمەڵێک خاڵن کە لە خواردنی جبس تووشی ئەو کەسانە دەبێت کە جبس دەخۆن و مەرجیش نییە تەنها منداڵان جبس بخۆن. هەمانە زۆر کەس زۆر حەزی لە جبسە بە خواردنی لەگەڵ مایۆنێز یاخود لەگەڵ کۆکاکۆلا و پیپسی کۆلا دەیان خوات. ئێستا کە باسی کۆکاکۆلا ئەەکەم هەندێک کەس هەیە حەز ناکەن باسی بکەم چۆن بەلایەنەوە زۆر خواردنەوەیکی خۆشە ئەویش بێگومان زیانی خۆی هەیە و ئێمە هەڵی وا دەین هەمیشە باسی ئەو شارەتان بۆ بکەین کە تەندروستیتان دەپارێزن. بۆیە ئەگەر حەزیشمان لە هەڵ جۆرە خواردنە نابێت بەڵام
زۆر بە کەمتر یاخود بە ڕێژەیەکی کەم بێت. باسی خواردن و تەندروستبوون دەکەین بۆیە دەبێت ئاگاداری تەندروستیمان بین و پارێزگاری لە جەستەشمان بکەین. بەم شێوەیە دەچینە سەر بابەتی تەندروستیمان. ئێساش بەیەکەوە بڕگەی وەرزشی لە پرۆگرامی ڕۆژ باشتان پێشکەشەکەم کە لەگەڵ ژاکاڵ خۆشناو دەبێت. بێگومان کە ڕاهێنەری وەرزشیە و زانیاری واسوود لە ڕێنمایەکوان و هەروەها ڕاهێنانەکانی وەردەگرین پێکۆبینەریە. باش پرۆگرامی ئەمڕۆ خاستە لەسەر ئافرەتان، خاستە لەس ئەو ئافرەتانە کە مناڵیان بووە کە پێستی زگیان شل بووە. دەست پێکەین ئین بخوارەوە دەسەکانمان لە ژێر سنگماندا بێت، یەک دەستمان ئەیبێن بۆ قاچێکمان و گەڕین بۆ دواوە. ئەوی تر نەفەسێکی قۆڵەکێشین، سکمانە بێن بۆ ژوورەوە، پشمان ڕاست بێت. ئەوانی کە تازە دەست پێکەن ئەتوانن 4 جاران 12 جار ئەمە دووبارە بکەنەوە. ئەوانی تر 4 جاران 30 سانیا و یان 4 جاران 20 سانیا. ئەوی دووەم پلانک. پەنجەی قاچمان لەسەر عەرز بێت، نەفەسێکی قۆڵ بکێشن، 4 جاران 1 دقە ئەمە دووبارەیەکەن. ئەوانەی کە تازە دەست پێ بکەن ئەتانن ئەژنۆتان لەسەر عەرزدا بنن و پشتان ڕاست بێت. ڕاهێنانی سێوەم ریڤرس پلانک. هەرو دەستەکانتان لە دوای سەرتان دائێنن، قاچەکانتان ێ بۆ سەرەوە، نەفەسێکی قۆڵ بکێشن، 4 جاران 1 دقە بەم شێوە دووبارە ئەکەن و سێری پەنجەی قاچتانەکەن. ئەگەر ئەمە ئاسان بێ بە هەردوو قاچتان هەچن بۆ خوارە و سەرەوە. و بۆ خوارەوە. سێم ڕاشن تویست. دەستەکانتان خێن بە یەکەوە و تویستێکەن. 4 جاران 25 ئەمە دووبارەیەکەن. ئەگەر ئەمە زەحمەت بێ قاچەکانتان لەسەر عەرز داێنن، 4 جاران 25 ئەمە دووبارەکەن کە سوودی هەیە بۆ هەموو ماسوولکەکانی سک. ئەمەی چوارەم هەرو دەستەکانتان هێخەن پێشەوە ئەوەستن و بۆ دواوە جارێکی تر. ئەمە 4 جاران 20 دووبارەیەکەن کە سوودی هەیە بۆ هەموو سک. ئەگەر ئەمە ئاسان بێ ئەتوانیت سەرەیتر ئەمە دووبارە بکەیت. پرۆگرامی ئەمڕۆ کۆتایی پێهات، هیوادارم سوودتان لێوەگر بێت. زۆر سپاس کە لەگەڵمان بوون. بەڵێ پرۆگرامی ئەمڕۆ کۆتایی پێهات. ژاکاڵ مەبەستی لە بڕگەکەی خۆی بووە، منیش مەبەستم لە بەرگشتی پرۆگرامەکە. هیوادارم کە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆ بە دڵی ئێوە بوو بێتوە تا ڕۆژی شەڕبا کە هاژەی هاوکارم بێتەوە لاتان ئەوە بەخواتان دەستپێرم و کاتان.